والله وەخسەکردنی زیاتر لە سەرانپرسە بەڕێز محەممەد فاڕۆق جوتیا لە گوندی تۆپزاوە فێکۆ گفتوگۆکەین لەسەر بەرداوی ناڕازایەتیەکانی جوتیارانی کورد و تورکمان بەڕێز محەممەد فاڕۆق بەخێرن. مادونە من چواردە ڕۆژە بەردەوا من داواکانتان ئاڕاستی لایەنی پەیوەندیدارەکەن تا ئێستا چێ بەهاناتانەوە هاتوو بە تایبەت پێتان وایە ئەوە لە گری نییە کە تا ئێستا پارێزگای سەپێنراوی کەرکووک هیچ قسەیەکی نەبووە هیچ شتێکی نەبووە لە سەرانپرسە؟ پێشکی دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ کەناڵەکەتان بە بەردەوام کەناڵەکەتان لەگەڵەمێ کۆنتاکی هەیە دەستخۆشی لێکم. بەڕاستی ئێمە زیاتر وا بۆ چواردە ڕۆژەڕۆ مانگوتوانی گوندی تۆپزاوە بە حەقیقەت بە شەو ڕۆژ لێوین زیاتر لە سێ جار پارێزگاری بە زۆر سێپێنراوە بەوێ ڕەتبێ هەرخۆشی لێمان تێ ناگەیرێ. من لێرەوە دەمەوێت بەڕاستی دەستخۆشی لە لقی سێ بکەم بە تایبەتی بە ڕێز مامۆستا محەممەد کەماڵ کە ئەو بروسکەی کرد بۆ جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆک بارزانی بە هانامانەوە هات. بەڕاستی خەڵکی کەرکووک ئومێدیان بەس بە جەنابی سەرۆک ماوە وای کرد ئەمڕۆ کە قیادی عملیات و لەگەڵ محافزی بە زۆر سەپێنراو ئەمڕۆ بە هاتە لا خێوەتەکەمان چواردە دانە ڕۆژە نەهاتوو بۆیە ئەمڕۆ هاتوو بۆیە ئەوەش بەڕاستی بروسکەکەی جەنابی سەرۆک بوو کە ڕاستەوخۆ لەگەڵ محەممەد شیع سوودانیا گفتوگۆیی کردبوو هاتە سەرخەت. باشە گەڤاو هاتەوێرێ چ گوتە هەوە چ گفتوگۆنی قاشکردن چ بڕیارێک هاتەدان؟ بەڵێ بڕیار وەکو بڕیاری ڕسمی نەدا بەڵام وتی ئێمە لژنێک تەشکیلەکەین لژنەکە تەشکیلەکەین بۆی کەوە ئەم زەویانە بزانین بە قانونی وتمان ئێمەش بەڕاستی نوێنەرێکمان هەیە ئێمە لە سەرگەڕانە تا دەگاتە منطقەی باوە ئەو منطقانە داقوق نوێنەرێکیان هەڵبژاردووە لە کوردی خۆمان ئەوش کاکسامیە سامی غەفور بەڕاستی جێژ دەستی دیارە خەڵک هەموو لێ ڕازیە لەو سنوورە ئەومان کردووە بە نوێنەری خۆمان. باشە ژە تورکمانان هیچ نوێنەرێک هەیە ئەو نوێنەراتیە بوو چییە بچ ئارمانجەیە؟ بەڵێ ئەوانش برایانی شیعەمان نوێنەری خۆیان هەیە ئەوش کاک حوسێنە بە منطقەی تسعین بە کاملی ئەوانش هەر وەکو ئێمە تعریب کراون. بەڵێ ئەوانەوێت زەویەکانی ئەوە چی لێ بکەن؟ دەیانەوێت زەویەکانی ئێمە هەموو بکەن بە نیشتەجێبوون بۆ کۆمەڵێکی ئەفسەر لە خارج کەرکووکەوە دێن بۆ ئەوێ لێ بیکەن. من دەپرسم باشە شوێن نەما ئیلە لە زەی باو باپیری ئەو خەڵکی ئەوێ؟ باشە یعنی دەیانەوێ ئەو زەویانە بکەنە سەربازگە نەبیکەنە سەربازگا جگە لە سەربازگە بڵێ لەوانش بیکەن بە سەربازگا بەڵام دەیانەوێت بیکەن بە شوێن نیشتەجێبوون بیدەن بە زوبات و بە نواز زوباتی عێراقی. باشە ئێستا ڕێگریتان هەیە لەوەی کاری تیا بکەن ڕێگریتان لێکەن؟ بەڵێ مە چواردە ڕۆژەوە لێوین بە چواردە حتاک و مەتالیبمان حتاک و بەڕاستی نێنە سەر خەت ئەوە ئێستاکە ئەمە سێ ڕۆژ جەنابی سەرۆک لەوەتی بروسکەکەی کردو بۆ محەممەد شیع سوودانی بە تەلەفۆن هاتوونەتە سەرخەت ئەگەرنا ئەمە چواردە دانە ڕۆژە لێوین ئەمڕۆ محافظ هاتووە ئەویش خەڵکی کەرکووک ئومێدەوارن لە جەنابی سەرۆک هەموو ئومێدیان بە تاکە سەرکردەی کوردێ ئەو جەنابی سەرۆکە. باشە ئەف لژنەوەکو پێک هاتی ژاریە پارێزگارێ ساپاندیە کەرکووکێڤە بۆ چ ئارمانجەیە یانی بۆ چ پێک ئینایە ئەف لژنە ما ئەوش خۆت زانن کێشە چییە بۆچی چارەسەر ناکەن؟ ئەمە من بەڕاستی بلێم زەویەکانی تۆپزاوە لە 16 تا دەگاتە 17,000 دوێنمە 9500 دوێنمی 9500 دوێنمی هەمووی ئستیلا کراوە بۆ وەزاری دیفاع ئستیلا کرا بۆ وەزاری دیفاع وەزیری بەرگری با بڵێن ئێستا ئەیانەوێ ئەو 9500 بیکەن بە نیشتەجێبوون ئینجا ئەمان لژنێک تەشکیلەکەن بۆی کەەوە ئالەساس ئەو شتانە بکرێ بەڵام ئێمە قبول ناکەین لەبەرەوەی تاپۆی عوسمانیمان هەیە تاپۆی ڕەشمان هەیە چۆن قبولکەین کەسێک عەرەبێکی هاوردە بێت لەسەر زەویزاری ئێمە اینجا بەسێ عقارە بردویانە یەکێ لەوانە ئەلێ ئەکستیملاکی وەزاری دیفاعە یەکێکە لێ دەبێت بگەڕێتەوە بۆ چۆ لە 2003 پێش 2010 تەرحیب کراوین کۆمەڵی عەرەبی هاوردە عقودیان کردووە ئەگەڕێتەوە بۆ عقودەکانی ئەوان یان شەوەتانی بەلەدی کەرکووک شارەوانی کەرکووک بیکە بە نیشتەجێبوون بۆ هاوڵاتی بۆ هەرکەس. باشە لە 9000 دوونەم زەویە چەندی کوردە و چەندی تورکمانە و زیاتریان دەکەوێنە کام ناوچە؟ زیاتر لە خۆی 135,000 دوێنمە. بەڵێ
135,000 دوێنمە لە سەرگەران و تا دەگاتە باڵە و داقوق و هەموو خۆی باوەیە لەیلانە داقوقە ئەمە هەمووی ئەگەر تعریبێکی وازەحە بەڕاستی بە کوردی تعریبێکی زۆر وازەحە دەیانەوێ هێواش یعنی بۆ نمونە ئێمە 14 دانە ڕۆژە لێین دوێنێکە معلومە لای جەنابتان چوونەتە سەر گوندی باوە خۆشبەختانە ئەوانش نەیان هێش بکرد ئەمە تعریبە من بەڕاستی داوا لە جەنابی سەرۆکەکەم چۆن بەهانامان هاتووە هەر بەجددیش ئینشاءڵڵا هەر بەهانامان و دیە ئەو شتە لیان ڕەفزەکاتەوە. بەڵێ کارتان لەسەرەوە کردووە کە یان نوێنەرانی کورد لە کەرکووک بێنە سەر هێڵ لەگەڵتانە ئەوانیش کار بۆ بکەن کە وەکو چۆن تۆڵیانەوەی بیگەڕێنەوە بۆ سەردەمەی کە تعریب کراوە لەو ناوچەیە بە کۆمەڵ یاقوت بۆ عەرەبی هاوردە کراوە لەوێ باوانش بیگەڕێنەوە بۆ دواتر کە لێلای ئێوە بۆ ئارزانە. ڕاستە وەڵاهی من بەڕاستی لێرەوە دەستخۆشی لە خات و نەجوا ست نەجوا ئەەکەم کاخشاخەوان بە هەمان شێوە بەڕاستی زۆر بەهانامان هات خاستن ست نەجوا زیاتر لە چەند کەڕەتێک هاتووە بەهانامان هاتووە کە ئەو ئافرەتێکە ئەندام پەرلەمانە ئێمە دەستخۆشی لەکەین بەڕاستی تەنانەت خەڵکی وێ هاواریانە کرد ئەو سەوتەی داومانە بە تۆ حەڵاڵت بێ ئەو بە زیاتر بەهانامانە هاتووە بەڕاستی بەڵام من لێرەوە دەمەوێت ئەو بەهانە هاتووە هیچ دەرئەنجامێکی هەبوو بەڵێ دەرەنجامەکەی ئەو بوو لێ نێهێشت کۆمەڵی زابط هاتن تەقییان کرد بە سەر جوتیارانی ئێمە لێ ئەو هات لێ ڕاستەخۆ لەگەڵ قیادی عملیاتە قسەی کرد لەگەڵ قیادی عملیاتە قسەی کرد و شتەکەیان ڕاگرت ویستیان دووبارە بیکەنەوە جەنابی سەرۆکاتە سەرخەت پەیوەندیی ڕاستەخۆ لەگەڵ محەممەد شوجاع سوودانی کرد هێشتی جوتیارانی ئێمە ئەو دان و دێڵای هەموو بدور باشە بە ئێوەیان گوتووە کەی ئەم تعریبکردنەیانژی ئەم دەست درێژیە ڕادەوەستێ ئەو لژنەیە کەی راپۆرتی خودەدا بە کێ دەدا تا ئێستاکە نالێم هیچ کەس بێمی نەوتووە ڕادەگیرێ ڕاناوەستێ بەڵام ئەمڕۆ دوای 14 ڕۆژ ئەمڕۆ محافزی بە زۆر سپێنرا و هاتە ژێر خێوەتەکەی ئێمە داوای کرد خۆی داوای کرد لژنەیەکم بۆ بنێرن بۆی کەوا خۆی زانای لەکوێ بە خۆی ئەمریکای جەنابی سەرۆکە ڕایگرتووە دیار بوو ئەوش حەزێکرد لژنەیەک تەشکیل بکرێ لە نوێنەرانی منتەقەکە هەموو لە سەرگەران و تا دەگاتەوێ بۆ نمونە شیعەکانش ئێمە برایانی شیعەمانێ تورکمان کاک حوسێنە نوێنەری شیعەکانە لە منتەقە ئەوش لەگەڵ کاک سامیان مەجموعەیە دوو سێ نەفەریترن بچن بەیانی قەولە بەیانی بچن بۆ محافظە و وەکو لژنەکە تشکیل بکرێ بۆی کەوا چوێنێتی ئەو قەرارات ئیلغا بێتەوە. بەڵێ بەڕێز محەممەد فاڕۆق تووتیا لە گوندی تۆبزا سوپاس بۆ ئامادەبوون بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێر.